هەمیشە لە جەژناندا ئێمە وشەیەکمان هەیە پێی دەوترێت گەردن ئازایی، گەردنمان ئازاد بکە. دەمانێت بزانین لەم سەردەمی کۆرۆنایە کە بە تەواوی جیهاندا بڵاو بۆتەوە کوردستانیش لەنێو کۆرۆنادا بەشی هەبووە، دەمێ بزانم هاوڵاتیان تا چەند دڵ و دەرونیان لە یەکتر پاک کردوتەوە، تا چەند بەوەی کە گەردن یەکتریان ئازاد کردووە کە ڕق و کینە لە دڵەکانیاندا نەمێنێت. لەگەڵمان نابن. ئەم جەژنە گەردنی کەسی ئازاد کرد. بەڵێ خۆی گەردناسایی واتە گەورەی ئەو کەسە دەرەخات جا هەر کەسێک بێگەر مەسەلەن تۆ کەسێک خراپەیەکیش لەگەڵا کرد بێتی ڕۆژە ژان خەدرێکی لەگەبی شتێکی لەگەڵاک بێ تۆ کاتێک گەردنازایی لە کەسێکەکەی کەسی بەرامبەر ئەو یەکەم کشت گەورەی خۆ دەسەلمێنی دووەمیش مەسەن ئەمان بێتە کولتورێکە خەڵک خۆشەویستی و تەبای لە ناویەکە بڵاو کاتەوە ئەمە هۆیەکە بۆی سەقامگیری و ئاشتی کۆمەڵایەتی بەربابێ کاتی خۆشی چەندین کێشمەکێش هەبوو هەر لە زوو هەتا لایەنە سیاسەکان ئەمەیان وەکو شتێک بە ئەم ڕۆژەیان کردوە بە ڕۆژی ئاشتەوایی ئەمە هۆکارێکە بۆی خەڵک زیاتر هەست بە سەقامگیری بکە خەڵک زیاتر هەست بە ئاشتەوایی و بە خۆشگوزەرانی بکەن. وشەیەک هەیە پێوتێ گەردنمان ئازادکە بە وشەیڵێن من بەزارێک لە یا بەدڵ وتوتە دەمێ بزانم تا چەند گەردنی خەڵکی ئازاد کردووە ڕقوکینە لە دڵتانی ێستا. وەڵای گەردنی خەڵکم ئازاد کردووە بەبێ ڕقوچینەوە. هەڵبەت خۆی نیەتەکە شتێکی زۆر جوانە کاتێک کە تۆ دڵێ شتێکەکە بەرامبەر بە کەسێک لە ڕۆژی جەژنە بۆ نمونە بە حکمیەوەی کە ئەو قسەیە باوە ببێ بە شتێکە لە دڵەوە و کەسە ببووری ئەویش کەسەکان کەوتووە لەوانەیە هەنێک کەسەیە بە دڵەوە قسەیە و پێ بڵێ گەردنە ئازابێ پێویستمان بەمە هەیە گەردن ئازایی گەردن ئازایی لێبوردەیی دەردانی ڕقوچینە نیەتەکە شەرتە وەکو نیەتەکە ئێمە زۆرمان پێویست پێێتی بەڕاستی جوانە ئینسان لێبوردە بێ. زۆر جار من بە تۆڵم گەردنم ئازاکە شتەکە زانکی ئەو زروفە ئەزانێت یا ئەو حاڵەتە ئەزانێت یا ئەو کردارە ئەزانێت کە تۆ بەرامبەرێ کردو زۆر جار من ئەڵم گەردنم ئازاکە یا گەردنە ئازا ئەەکەم بەدڵ زۆر جار مجاملەتەن لەبەر خاتری ئەم لەبەر خاتری ئەو لەبەر خاتری زۆرۆڤ لەبەر خاتری کۆمەڵگات ئەگەر ئێستا سیرکەی کەیەکە گەڵە گەردنم ئازاکە و شەکە بە سەرزارەکیە بەڵام ئەو شتە خۆی بێ ڕۆحی بێ لە ڕۆحەوە لە دڵەوە بێ کە تۆ بەیەکێ گەڵی گەردنم ئازاکە ئەنە بێتتر هیچ لە دڵیان نەمێنێ کەوتە گەردنم ئازاکە ئەمە تا چەند پێویستمان بەوەیە عقدن نەبێ قینە نەبێ ڕقوچینە لە دڵمانە نەبێ ڕقوقینە بۆ هەبێ یعنی نەبێت مهما كان هەجێکە بەرامبەر بگرێ شتەکە زۆر قورسیج بێ لێی ببوورە خۆشم مرتاحە بیت و بەرامبەرەکەشم مرتاحە بێ. مرحبا